ئێمەش لەگەڵ ئەوە داین کە هاتوچووی برا عەرەبەکان لەو ناوچانە کە ڕزگار کراون خێراتر بکرێت ئاسانتر بکرێت گەڕانەوەی خەڵک کاتی هاتووە بەرنامە بوو دابڕێژێت بە پێی ڕەزامەندی سەندیکای ڕۆژنامەنووسان نەبێت لە هەمان کاتیشدا بەبێ بڕیاری دادگان نەبێت ڕۆژنامەنووس لەم هەرێمە دەستگیر ناکرێت وەمە ئەم هەر ئیدعاک پێچەوانەی ئەمە بێت ئێمە ڕەبزێکی قاتعمان بوو هەیە و ئەمە لە دادگاکاندا هەیە و ئەگەر کارێکی لەو شێواشکرا بێت حەزەکەین ئەوە شتەکە واضحە خۆ دەبێت ڕێوشێنی پێویست بگرینە ئەنگاوەکانی چاکسازی من وەکو نمونە وزارەتی دەرەوەی ئەمریکا ئاگادارە لەسەر ئەمە تەنها لە ڕووی وزارەتی پێشمەرگە ئەو ئەمانەی کە لە بەردەستمانە زیاتر لە 1566 ئەفسەر و پێشمەرگە لە بەڕگەی وزارەت کەم کراوەتەوە وەکو کە لانی کارگیری و ئیداری بووە کە تەحەدە گەندەڵی تێدا بووە چەند دووسیەی گەندەلی تایبەت لە وزارەتی پێشمەرگەس لە بەردەم دادگاها و بە دەهان هزار دووموچەی چارەسەر کراوە پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەلی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بە تەفسیل ئەم وردەکاریان داوە کەچی لە راپۆرتی وزارەتی دەرەوەی ئەمریکا یەک هەنگاویش باسی پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەلی لە هەرێمی کوردستان ناکرێت